بە هیوای کاتێکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجێکم لاپەڕە 85 لاپەڕە 85 ڕاهێنان ساغ بکەوە بیر بکەوە گفتوگۆ بکە پرسیاری ژمارە 1 پرسیاری ژمارە 1 ڕوون بکەوە کو یان چۆن یەک ژمارەی تەواو 1 لە 8 و یەک ژمارەی تەواو 5 لە 8 بەراورد دەکەی. یەکەم شت چونکە ئەو دوو ژمارە پێیان دەڵێن ژمارەی کەرتدار واتە هەم ژمارەنە هەم کەرتیشیان لەگەڵا. یەکەم شت ئەمن دەبی ژمارە تەواوەکان بەراورد بکەم، نابی یەکەم جار کەرتەکان بەراورد بکەم. یەکەم جار دەچمە لای ژمارە تەواوەکان کە هەمیشە لە لای چەپن، لێرە ڕەنووسیەک لێرەش هەر ڕەنووسیەک، واتە هەتا ئێستا نازانم کام ژمارە گەورەیە چونکە یەکسانە 1 و 1. ئێستا کە یەکەکانم بەراورد کرد ئەوجا دەچمە لای کەرتەکان. لێرە لە لای ژمارە یەکەم کەرتی 1 لە 8، ژمارەی دووەمیش کەرتی 5 لە 8. کەرتەکان تەماشای ژێرەکەیان دەکەم، هەردووچیان 8. زۆر باشە، زۆر ئاسانە بەراورد بکەم. ئەوجا ئێستا تەماشای سەرەی کەرتەکان دەکەم، کەرتەکەی لای ڕاست دەستی ڕاستم 1، کەرتەکەی لای دەستی چەپم 5، چونکە 5 لە 1 گەورەترە کەواتە هەموو ئەو ژمارەی دووەم لای دەستی چەپ گەورەترە لە ژمارەی یەکەم. کو دەنووسم؟ یان دەنووسم یەکەم جار ژمارە یەکەم دەنووسم و هێمای بچووکترە، یان یەکەم جار ژمارەی دووەم دەنووسم و هێمای گەورەترە بە کەیف خۆم. بەڵام ئەمن لێرە ئەوها دەیان نووسمەوە، ئەو هێمای لە مابەینیان دادەنێم. ئێستا دەچم ئەو هێمایەی لا دەبم دەسڕمەوە، ئەوەی دەستڕمەوە ئەو هەمووی سراوە باش نەبوو، با بنووسمەوە بەلایەکی دیکە. دەنووسم 1 و 1 لە 8 بچووکترە، ئەوها بچووکترە لا یان گچکەترە لا 1 و 5 لە 8. ئەوها بەراوردیان دەکەم. ئەگەر نا ئەوها دەنووسم 1 و 5 لە 8 گەورەترە لە 1 و 1 لە 8. ئەوهاش دەبی. پرسیاری ئاراستە کراو. بەراورد بکە هێمای بچووکترە لە یان گەورەترە لە یان یەکسانە بە لە شوێنی ئەو شوێنانە دانێ. ئێستا چ دەکەم؟ پرسیاری دوو کەرتم هەیە، کەرتی لای ڕاست، کەرتی لای چەپ، یان کەرتی یەکەم کەرتی دووەم بە هەوەسی خۆم ناویان لێ دەنێم، کەرتی سەوز و کەرتی سۆر. 13 لە 20 یان 9 لە 20. واتە ئەگەر نانەکەم هەبوو کردمە 20 بەش، 13 بەشی ببەم زۆرە یان 9 بەشی ببەم زۆرە؟ بێگومان 13 زۆرترە. واتە ئەگەر کەرتەکان ژێرەکەیان 1 بوو زۆر ئاسانە بەراوردیان کەم، تەنیا سەرەکەیان بەراورد دەکەم کامە کەرت سەرەی گەورە بوو کەرتەکە هەمووی گەورەترە، یان کامە کەرت سەرەی بچووک بوو کەرتەکە هەمووی بچووکترە. لێرە لە مابەینی ئەو دوو کەرتەی چ ژمارەی دادەنێم؟ چونکە 13 گەورەترە لە 9 کەواتە هێمای گەورەترە لێرە دادەنێم بە ئەوها بینووس گەورەترە لە. لێرەش تەماشای کەرتەکانی خۆم دەکەم، ئەو جارەی ژێرەکەیان جوودایە، یەکیان 4، یەکیان 20،
هەتا بتوانم بەراوردێکی باش بکەم، ناچارم ژێرە ئەو تەمەشای ئەو بیستەی دەکەم، ئایا دەتوانم ئەو چارەی بکەمە بیستەکەی دەستکاری ناکەم. تەمەشای هەمیشە تەمەشای ژێرە گەورەکەی دەکەم. بیستە ئاسانە ژمارەی بچووک گەورەکەم، لە جیاتی بچم ئەو بیستەی دابەشی پێنجی بکەم و نابی دابەش باش نییە، هەمیشە جاران باشترە. کەواتە ئەو چارەی خۆم جارانی پێنجی دەکەم، بەڵام دەویست سەرەکەشی جارانی پێنجی بکەم، دەنا تێک دەچی. کەرتەکە یەک لە چاریان چارێکێک دەگۆڕدرێ دەبیتە چ؟ ئەو کات دەبیتە 5/20. کەواتە ئەو کەرتە ئەو هابینوسە 5 لێرەش بنووسە 20. ئێستا بەراوردیان دەکەم، ئایا 5/20 گەورەیە یان 9/20؟ بێگومان 5/20 کەم گچکەترە، کەواتە ئەو هێمایی دادەنێم لە مابەینیان، واتە 1/4 بچووکترە لە 9/20 یان 5/20، چونکە 1/4 هاوتایە لەگەڵ 5/20، هەمان شتە، بەڵام دوو نووسینی جیاوازە. ئەگەر بتەوێ خوێندکاری ژیر بێگومان دەتوانی لێرە بنووسی 5/20 ئەوجا بچووکترە لە 9/20، ئەو هاش دەبی. لێرەش تەمەشای دیسان کەرتەکان دەکەم. کەرتی لای ڕاستم 5/6، کەرتی لای چەپ 2/3، ژێرەکانیان یەکشت نییە. تەمەشای ئەو کەرتەی دەکەم، ژێرەکەی 6، ئایا دەتوانم ئەو سێ بکەمە 6 وە چیەکیان لێبێ؟ بەڵێ دەتوانم، ئەگەر سەرێ و خوارێم جارانی دووی کرد. کەرتەکە چی لێدێ؟ کەرتی دووەم دەبیتە 4/6، کەرتی یەکەمیش 5/6، کامە هێمای دانێم؟ بێگومان 5/6 گەورەترا لە 4/6، ئەو هێمای دادنەی. ئێستا لە بچووکترینەوە ڕیز بکە بۆ گەورەترین. سێ کەرتم هەیە، ژێرەکانیان جوودایە، هەمیشە تەمەشای گەورەترین ژێرەی بکە و پرسیار بکەم لە خۆم دەبی، تەمەشای گەورەترین ژێرەی دەکەم، دەپرسم ئایا دەتوانم ئەو چارەش بکەمە 12؟ بەڵێ، ئەگەر جارانی سێم کرد. ئایا دەتوانم ئەو سێش بکەمە 12؟ بەڵێ، ئەگەر جارانی چارم کرد. کەواتە وا دەکەم. کەرتی یەکەم لە لای ڕاست جارانی سێی دەکەم، 3 جاران 3 لەسەرەوە 9 بەسەر 12. کەرتی ناوەندێ 1/3 جارانی چاری دەکەم، دەبیتە 4/12. کەرتی دەستی چەپیش هەروەکو خۆی دەستکاری ناکەم. ئێستا سێ کەرتی نوێ، دوو کەرتی نوێ، یەکی شەروەکو خۆیتی. ئێستا زۆر ئاسانە بەراوردکردنیان لە بچووکەوە ڕیزیان دەکەم، واتە یەکەم جار هەرە بچووکەکەی دەنووسم، ئەوە هەرە بچووکەکەیە، کەواتە یەکەم جار ئەو کەرتەی بنووسەوە لە لای دەستی ڕاست، پاشان لەوی گەورەتر ئەو زەردە، واتە ئەو کەرتە، ئەو جە لە هەمویان گەورەتر ئەو کەرتە، واتە ئەو کەرتە. کەواتە لە کاتی نووسینەوەی کەرتەکان جارە چی دیکە؟ یەکەم جار دەنووسین 1/3، ئەو جەفاریزە 3/4، ئەو جەفاریزە 11/12، واتە سۆرەکە، دوایە زەردەکە، دوایە کەسکەکە. لێرەش پرسیاری 7 دیسان تەمەشای ژێرەی کەرتەکان دەکەم، کامل هەمویان گەورەترە 12، ئەو جە لە خۆم دەپرسم دەتوانم ئەو سێ بکەمە 12؟ بەڵێ. دەتوانم ئەو چارەی بکەمە 12؟ بەڵێ، دەیان کەمە 12. کەواتە کەرتی یەکەم جارانی چاری دەکەم، 2 جاران 4 8، 3 جاران 4 12. کەرتی ناوەندێ جارانی سێی دەکەم، 3 بەسەر 12. کەرتی دەستی چەپیش وەکو خۆی دەنووسمەوە. ئێستا زۆر ئاسانە بزانم کامە لە هەمویان گچکەترە، ئەو کەرتە سۆرە لە هەمویان گچکەترە، کەواتە دەنووسم 1/4 لە دەستی ڕاست. فاریزە چی دادەنێم؟ دوایە دەنووسم ئەو کەرتە لەوی گەورەترە کە بە زەردی ئەو کەرتە 6/12، واتە ئەوەی دەنووسم.
یەکەم جار ئەوە لە هەمویان گچکەتر بوو، سۆر بە سۆری ئەو ببوورن، ئەوە لە هەمویان گچکەترە، زەردەکە لە ناوەندەیە، ئەو سەوزەش لە هەمویان گەورەترە. یەکەم جار 3 لەسەر 12، 6 لەسەر 12، 8 لەسەر 12، بەڵام ئەمن تەنیا ڕێزیان دەکەم 1 لەسەر 4 لە هەمویان بچووکترە، دوایە 6 لە 12، دوایە 2 لەسەر 3 لە هەمویان گەورەترە. سۆرەکە، زەردەکە، کەسکەکە. لێرەش دیسان تەماشای کەرتەکان دەکەم، گەورەترین ژێرە 12ە، ئەوانش دەگۆڕم دەکەمە 12. یەکەم کەرت 1 بەسەر 3 جارانی چاری دەکەم، دەبیتە 4 لە 12، 5 لە 12 وەکو خۆی هیچ دەستکاری ناکەم، لێرەش جارانی 3 دەکەم، دەبیتە 6 لە 12. ئێستا بەراوردیان دەکەم، گچکەترین کەرت 4 لە 12ە، واتە ئەو 1 لەسەر 3ە لە هەمویان بچووکترە، ئەوجە 5 لە 12، واتە ئەو کەرتە لە ناوەندەیە، ئەوجە 6 لە 12 لە هەمویان گەورەترە، واتە 2 لەسەر 4 لە هەمویان گەورەترە. واتە ئێستا بە خۆیان کەرتەکان بە باشی ڕێز کرابوون لە گچکەوە لۆ گەورە. لێرانە ئەو جارەی تەمەشای گەورەترین کەرتی دەکەم، 6ە لە هەمویان گەورەترە. ئایا دەپرسم دەتوانم 2 بکەمە 6؟ بەڵێ، 2 جاران 3 دەکا 6. ئایا دەتوانم 4 بکەمە 6؟ نا، ناتوانم. بێگومان دەتوانم ئەگەر جارانی 1.5 بکەم، بەڵام نابێ ئەمن جارانی نیو شتی وای بکەم، دەبێ هەمیشە جارانی ژمارە چی تەواو بکەم. کەوابوو ئەو جارەی دەبێ ئەمن هەر 3 ژێرەکان بگۆڕم، نەک بیان کەمە 6 بیان کەمە شتەچی دیکە کە دابەش بکرێ بەسەر 6 و بەسەر 4 و بەسەر 2. دەگەڕێم بە دوای ژمارەک، بۆ وێنە دەبی بگەڕێم بە دوای ژمارە چی جووت، چونکە هیچ نەبی 2 هەیە، ژمارە چی تاک بەسەر 2 دابەش ناکرێ. کەوابوو 6 نەبوو، ئەدی 8 نابی، چونکە 8 دابەش ناکرێ بەسەر 6، دابەش دەکرێ ماوە دەمینێتەوە. ئەدی 10 نابی، ئەدی 12 زۆر باشە، کەواتە هەوڵ دەدەم هەر 3 ژێرەکان بکەمە 12. باشە، یەکەم کەرت لە لای دەستی ڕاست، شەشەکە کو دەبیتە 12، جارانی 2 دەکەم، واتە دەبیتە 5 جاران 2 10 بەسەر 12. کەرتی ناوەندێ کو بکەمە 12، جارانی 3 دەکەم، واتە دەبیتە 3 بەسەر 12. کەرتی دەستی چەپ کو بکەمە 12، جارانی 6 دەکەم، دەبیتە 6 بەسەر 12. ئێستا بەراوردیان دەکەم، گچکەترینیان 3 بەسەر 12ە، واتە 1 لەسەر 4 لە هەمویان بچووکترە. ئەو کەرتەی ناوەندێ بچووکترین کەرتە. یەکەم جار دەینووسم، ئەگەر بینووسمەوە یەکەم جار لە دەستی ڕاست 1 بەسەر 4 دەنووسم، پاشان چ گچکەیە، ئەوجا 6 لەسەر 12. ئەو کەرتە لە پاشەوی دێ، واتە ئەوجا نیوەکە لە هەمویان گەورەتر، ڕاستە لە هەمویان گەورەتر 10 بەسەر 12. ئەو کەرتە ئەو هاڕێزیان دەکە، یەکەم جە سۆرەکەی دەنووسی، دوایە زەردەکە، دوایە سەوزەکە. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. ڕاهێنانی ئازاد. بەراورد بکە هێمای بچووکترە لە، گەورەترە لە، یان یەکسانە بە لە شوێنی ئەو بازنەیە دانێ. پرسیاری دا زۆر ئاسانە، 2 کەرتم هەیە، ژێرەکەیان وەکو یەکە، تەنیا سەرەکەیان بەراورد دەکەم، ئایا 6 گەورەیە یان 4؟ 6 گەورەیە، گەورەترە لە 4، کەواتە کە گەورەترە یەکەم ژمارەی لای ڕاست ئەو هێمایی دادەنێم. ئەگەر ژمارەی لای ڕاست گەورەتر بوو ئەو هێمایی دادەنێم، ئەگەر گچکەتر بوو ئەو هێمایی دادەنێم.
پرسیاری 11 دیسان لێرە دوو کەرتم هەیە زۆر ئاسانە ژێرەکەیان وەکو یەکە کامە سەرەی گەورە بوو یان سەرەی گچکە بوو ئەو بچکەترە سێ بچووکترە لە 4 کەواتە هێمای بچووکترە دادەنێ پرسیاری 12 ئەو جارەی دوو کەرتم هەیە ژێرەکەیان وەچی یەکنێ تەمەشای گەورەترین ژێرەی دەکەم ئایا دەتوانم ئەو سێش بکەمە 12 بەڵێ جارانی 4 بکەم دەیکەمە 12 سەرێ و خوارێ جارانی 4 دەکەم کەرتەکە چی لێدێ دەبیتە 4 لەسەر 12 ئێرەش هەر 4 لەسەر 12 کەواتە ئەو دوو کەرتە هاوتانە یەکسانن چ بنووسم 1 لەسەر 3 چ بنووسم 4 لەسەر 12 هاوتانە یەکسانن کەس لە کەس گەورەتر نییە پرسیاری 13 دیسان تەمەشای دوو کەرتەکەی خۆم دەکەم 7 لە 20 یان 3 لە 5 ژێریان وەچیەکنێ تەمەشای گەورەترین ژێرەی دەکەم 20 لە خۆم دەپرسم ئایا دەتوانم ئەو 5 بکەمە 20 بەڵێ ئەگەر جارانی 4م کرد سەرێ و خوارەوە نەتوانم تەنیا ژێرەکە تێک دەچی کەواتە کەرتەکە 3 بەسەر 5 دەبیتە چەند دەبیتە 12 بەسەر 20 ئایا 7 گەورەیە یان 12 بێگومان 7 گەورەیە گەورەتر لە 12 کەواتە ئەو هێمایی دادەنێ پرسیاری 15 ئەو جارەی تۆزەک پرسیاریش 14 تەمەشای کەرتەکانی خۆم دەکەم یەکەچیان ژێرەی 6 ئەویدی 8 تەمەشای گەورەکەی دەکەم کە 8 ئایا دەتوانم 6 بکەمە 8 بەڵێ جارانی 3 دەکەم زۆر ئاسانە کەرتی یەکەم دەبیتە 15 لە 8 کەرتی دووەمیش 15 لە 8 وەکو یەکن 15 لە 8 15 لە 8 کەواتە چ هێمایەکی دانم لە مابەینیان هێمای یەکسانە یان هاوتایە پرسیاری 15 ئەو پرسیارە تۆزەک ئاسان نییە 9 و 12 هەیە تەمەشای 12 دەکەم کە گەورەیە ئادەتوانم 9 بکەمە 12 ناتوانم 9 جارانی هیچ ژمارەی تەواو بکەم ببیتە 12 کەواتە ئەمن دەبی هەردووچیان بگۆڕم پێی دەڵێن بچووکترین چەند جارەی هاوبەش واتە بگەڕێم بە دوای ژمارەك کە دابەش بکرێ بەسەر 9 و دابەش بکرێ بەسەر 12 بەبێ ماوە بێگومان ڕێ گەلک زۆرە یەک ئاسانترینیان ئەوەیە کە کەرتی یەکەم جارانی ئەو 12 بکەم ژێرەی کەرتی دووەم کەرتی دووەمیش جارانی ئەو 9 بکەم ئەوە ئاسانترین ڕێیە هەموو کەس ئەوەی پێدەکرێت بەڵام هەندێک جار داوا دەکرێت بچووکترین چەند جارەی هاوبەش ببینەوە ڕێیەکیش هەیە زۆر بە ئاسانی دەتوانێت ببینەوە ئێستا ڕوون دەکەمەوە لێرە ڕوون دەکەمەوە بچووکترین چەند جارەی هاوبەش دەبینمەوە لۆ 9 و لۆ 12 هەردووچیان دەنووسمەوە 9 و 12 هێڵەکی ئەوها دەچێشم لێرە ئێستا دەگەڕێم بە دوای بچووکترین ژمارە بێجگە لە 1 9 و 12 بتوانم بەسەردا بەشکەم 2 نابی چونکە 9 ناتوانم دابەشی کە بەسەر 3 بەڵام 3 باشە 3 دەنووسم 12 دابەش 3 دەکات 4 لێرە دەنووسم 9 دابەش 3 دەکات 3 لێرە دەنووسم ئەو جارەی دیسان بەسەر 3 دەتوانم هەرچەندە چارەکە نابی بەڵام چارەکەی تەنیا 3 دەنووسم چارەکەی وەکو خۆی دەنووسم چونکە ئەو 3 بەسەر 3 دەبی باشە 4 دابەش 3 ناکرێ هەروەکو خۆی دەینووسمەوە بەڵام 3 دابەش 3 دەبیتە 1 ئەو جارێ چ ماوە ئەو چارە ماوە دابەشی 4 دەکەم چارەکەش دەبیتە 1 یەکەکەش هەر بەخۆی یەکە ئەو جا ئێستا ئەوەی ڕاستی بە دەبوایە یەکەم جاریش بمتوانێ بە دابەشی 2 بکەم هەرچەندە ئەو 9 نەدەبوو بەڵام
کێشە نییە لێرە، چونکە لێرە بچووکترین چەند جارەی هاوبەش دەبینەوە، کۆڵکەی نابینەوە. ببورن کە دەمتوانی دابەشی دووشکەم هەرچەندە نوۆیەکە نەدەبوو، بەڵام نوۆیەکەم وەکو خۆی دەنووسیەوە. ئێستا ئەویش ڕوون دەکەمەوە. ئێستا تەمەشای لای چەپ دەکەم، ژمارە 3 ژمارە 3 ژمارە 4 دەبی لێکیاندەم. 3 جاران 3 9 9 جاران 4 36 واتە 36 بچووکترین چەند جارەی هاو بەشە لە مابەینی 12 و 9 دەمابەینی 12 و 9. ئێستا دەچم دەبی هەردووچیان من 9 و 12 بکەمە 36. باشە 9 کوب بکەمە 36 جارانی چاری دەکەم سەرێ و خوارێ. ئەدی 12 کوب بکەمە 36 جارانی 3 دەکەم سەرێ و خوارێ. ئێستا کەرتەکان چیان لێ هات؟ کەرتی لای ڕاست بووە 7 جاران 4 28 دابەش 36. کەرتەکەی لای چەپ چی لێ هات بووە 33 دابەش 36. ئێستا 28 گەورەیە یان 33؟ بێگومان 33 گەورەیە، واتە کەرتی یەکەم بچووکترە، واتە لێرە دەنووسم 7 بەسەر 9 گچکەترە لە 11 لە 12. ئەوەی ڕاستی بە دەبا یەکسەر بمزانی بە، بەڵام چونکە ئەگەر سەرا زۆر زۆر نزیک بوو لە ژێرە، واتە 11 و 12 دوو ژمارەی لە دوو یەک دێن، لێرە 7 نزیک نییە زۆر لە 9 هەشتیش لە مابینی هەیە. هەتا ئەگەر ئەوە هەشتیش بە 8 بەسەر 9 هەر 11 لە 12 گەورەترە، چونکە هەتا ژمارەکە گەورەتر بی و ژمارەکان لە یەک نزیک بن کەرتەکە گەورەترە، بەڵام هەز دەکەم ئاسان نییە ئەو فێربوونانە. ئێستا با بچمەوە لای لێرە کە هەڵام کرد، گوتم دابەش نابی بەسەر دوو، بەڵام با ئێستا ڕوون کەمەوە جارشکە کو بچووکترین چەند جارەی هاوبەش دەبینمەوە لە مابەینی دوو ژمارە. ئێستا با دەست پێ بکەم بە دوو، دابەشی دوو بکەم. 12 دابەش دوو 6 9 چونکە دابەش دوو نابی وەکی خۆی دەینووسمەوە. ئەو جارەی دیسان دابەشی دووی دەکەم، 6 دابەش دوو 3 9 وەکی خۆی دەنووسمەوە. ئەو جارەی دابەشی 3 دەکەم، لێرە دەبیتە 1 لێرەش دەبیتە 3. ئەو جارەی دیسان دابەشی 3 دەکەم، لێرە هەر 1 و لێرەش بۆ 1. هەر بەردەوام دەبم هەتا هەموو ژمارەکان دەبنە 1 وەچی ئێرە. ئێستا دەچمە لای چەپ، ئەو ژمارانەی بەدەستم کەتیە لێکیان دەدەم، 2 جاران 2 4 3 جاران 3 9 4 جاران 9 دەکات 36. واتە هەرکوو ئەمن شیتەڵەکەی بکەم هەر هەمان ئەنجامم بەدەست دەگا کە دەکاتە 36 بچووکترین چەند جارەی هاو بەشە لە مابەینی 9 و 12. واتە 36 دەتوانم دابەشکەم بەسەر 9 بەبێ ماوە، بەسەر 12 بەبێ ماوە بچووکترین ژمارە، بێگومان بە ملیۆنان ژمارەی دی هەیە، بەڵام لە 36 گچکەتر هیچی دی نییە. واتە 30 نابی، 32 نابی، 31 نابی، هیچ ژمارەک نابی، هەتا دەگەینە 36 تەنیا 36 دەبی، بەڵام لە 36 گەورەتر زۆر 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 هەیە. ئێستا تەواو لێرەش گوتمان 7 لەسەر 9 گچکەترە لە 11 لەسەر 12. لێرە دێمە لای پرسیاری 16. لێرە ژمارەی کەرددارم هەیە، یەکەم شت کە بەراورد دەکەم ئەمن ژمارە تەواوەکانە، لێرە یەکە لێرەش یەکە، ناتوانم بزانم کامەیان گەورەترە چونکە یەک وەکو یەکە. ئەو جە دەچمە لای کەرتەکان، لێرە کەرتی 3 چارەک، لێرە 5 بەش لە 8. بێگومان یەکسەر ئەمن دەبی بزانم 3 چارەک گەورەتر لە 5 بەش لە 8 بەش، بەڵام هەر دەبی ڕوون بکەمەوە.
تەمەشای ژێرەی کەرتەکان دەکەم، گەورەترینیان 8. ئایا ئەو چارەی دەتانم بکەمە 8؟ بەڵێ، ئەگەرە من چارەکەم جارانی دوی کرد، چارەکەی جارانی دوی دەکەم، سەرێ و خوارێ کەرتەکەی هەموو دەبی کارم بەو ژمارە تەواوی دانیە، دەستکاری ناکەم. سەرێ و خوارێم جارە ئێرەشیز دەستکاری ناکەم، چونکە بەخۆی ژێرەکەی 8. کەواتە کەرتی یەکەم بووە چەند ژمارە کەردارەکە بووە 1 تەواو و 6 لە 8. ژمارەکەی دیکەشم چەندە 1 تەواو و 5 لە 8. کامە گەورەترە؟ بێگومان 6 لە 5 گەورەترە، واتە ژمارە یەکەم لە لای ڕاست گەورەترە لە ژمارەی دووە. پرسیاری 17. ئەوانە تۆزێک بستڕمەوە ئەگەرتانی. پرسیاری 17 لێرە زۆر ئاسانە بەراوردکردن. یەکەم جار دەچمە لای ژمارە تەواوەکە کە 2، لێرەش 1، چونکە 2 گەورەترە لە 1. هیچ ناچمە لای کەرتەکان، کارم پێیان نییە. کەرتەکان هەرچ بن تازە دەزانم ئەو ژمارەیە 2 تەواو گەورەترە لە 1 تەواو، ئیدی زۆر ئاسانە یەکسەر دەنووسم گەورەترە. لە بچووکترینەوە بۆ گەورەترین ڕێز بکە. زۆرم لەو بابەتانە تەماشا کرد، بەڵام دیسان تۆزەکیان باز دەکەمەوە. 3 کەرتم هەیە، تەمەشای ژێرەکەیان دەکەم. گەورەترین ژێرە 12ە. پرسیار لە خۆم دەکەم ئایا دەتوانم ئەو دوای بکەمە 12؟ بەڵێ، جارانی 6 دەکەم. ئەدی ئەو 6 دەتوانم بکەمە 12؟ بەڵێ، جارانی 2 دەکەم. کەرتی یەکەمیش لە لای ڕاست دەستکاری ناکەم. لێرانە 2 جاران 6 دەبیتە 6 لە 12. ئەویت کە 6 جاران 2 دەبیتە 4 لە 12. ئێستا بەراوردیان دەکەم، کامە لە هەمویان گچکەترە؟ بێگومان 4 لە 12 لە هەمویان گچکەترە، کەواتە ئەو کەرتەی لە هەمویان گچکەترە زوو دەینووسمەوە لە خوارێ لە دەستی ڕاست، پاشان کامەی دەنووسم؟ ئەو کەرتەی دەنووسم. ئەو جار ئەوە لە هەمویان گەورەترە. کەوا بوو کەرتی 2 بەسەر 6 لە هەمویان بچووکترە، کەرتی 1 بەسەر 2.5 لە ناوەندەیە، وە کەرتی 9 لەسەر 12 لە هەمویان گەورەترە. لە کاتی نووسینەوە دەبی ئەو هابیان نووسی 2 لە 6، ئەوها 2 لە 6، ئەو جەفاریزە 1 لە 2، ئەو جەفاریزە 9 لە 12. دەبی ئەوها ڕیزیان بکەی خوێندکاریشی. بەڵام ئەمن ڕیز ناکەم، ئەمن تەنیا باز دەکەم کامە گەورەیە و کامە گچکەیە. پرسیاری 19. 2 کەرتم هەیە، ژێرەکەیان 12، زۆر ئاسانە. تەنیا ئەو کەرتەی ئەگەر ژێرەکەم کردە 12 زۆر ئاسانە بەراورد کرد. کەواتە تەنیا ئەو کەرتەی دەگۆڕم، دەیکەمە کەرتەکی هاوتە، جارانی 2 دەکەم هەتا ژێرەکە ببیتە 12، کە جارانی 2 دەکەم ژێرەکە دەبیتە 12، سەرەکەش دەبیتە 8. ئەوجا ئێستا بەراورد دەکەم ژێرەکان هەموو 12، سەرەکان بەراورد دەکەم، ئەوە 4، ئەوە 7، ئەوە 8. کامە لە هەمویان گچکەترە؟ بێگومان 4ەکە لە هەمویان گچکەترە، کەواتە ئەو کەرتە لە هەمویان بچووکترە. ئەو جە دوایە 7ەکە، ئەو جە لە هەمویان گەورەتر، ئەو کەرتەیە کە لە ناوەندەیە. سۆرەکە گچکەیە، دوایە زەردەکە، دوایە کەسکەکە. پرسیاری 20. دیسان ژێرەکان 12، 6، 2 دەتوانم هەمویان بکەمە 12، ئەوەی لێگەڕێم وەچی خۆی بینوسمەوە. ئەو کەرتەیە تا بکەمە 12، ئەوەی ناوەندێ جارانی 2 دەکەم، دەبیتە 10 لە 12. ئەوەش ئەو کەرتەیش جارانی 6 دەکەم، دەبیتە 6 لە 12. ئێستا بەراوردیان دەکەم، 6 لە 12 لە هەمویان گچکەترە، ئەوە لە هەمویان گچکەترە. ئەو جا 7 لە 12،
ئەوجا ئەو کەرتای ناوەندەی لە هەمویان گەورەترە. ئێستا زانیمان کامە کەرت گەورەیە و کامە گچکەیە لە کاتی ڕیزکردن سۆرەکە یەکەم جار بنووسە، دوایە زەردەکە، دوایە کەسکەکە. پرسیاری 21 تەماشای کەرتەکان بکە. کامە ژێرە لە هەمویان گەورەترە؟ 8. ئایا دەتوانی ژێرەکانی دیش بکەیە 8؟ بەڵێ. ئەو دوای جارانی چاری بکە، ئەو چارەش جارانی دوی بکە دەبیتە 8. زۆر ئاسانە. کەواتە 2 جاران 4 لێرە دەبیتە 8، لێرەش دەبیتە 4. 4 جاران 2 لێرە دەبیتە 8، لێرەش دەبیتە 6. ئێستا بەراوردیان کە 4 لەسەر 8 گەورە لە هەمویان بچووکترە، واتە ئەو کەرتە لە هەمویان گچکەترە. دوایە 5 لەسەر 8 دوایە لە هەمویان گەورەتر ئەو کەرتەیە. ئێستا ئەو های لێدێ سۆرەکە زەردەکە سەوزەکە. وابزانم پێی ناوێ هەموو ئەو پرسیارانە چاکەم، تەنیا ڕۆن دەکەمەوە. لێرانە گەورەترین ژێرە دەیە، هەوڵ بدە ئەو ژێرەش بکەتدا، ئەو ژێرەش بکەدا، ئەو جاکەرتەکان بەراوردکە. لێرە گەورەترین ژێرە 16ەیە، هەوڵ بدە ئەو چارەی بکە 16 جارانی چاری بکە سەرە خوارێ، ئەو 8ش بکە 16 جارانی دوی بکە سەرێ و خوارێ. پرسیاری 24 لێرەش زۆر ئاسانە. ئەو 6ە لە هەمویان گەورەترە، ئەو 3 بکە 6 جارانی دوی بکە سەرێ و خوارێ، ئەو 2ش بکە 6 جارانی 3 بکە سەرێ و خوارێ. پرسیاری 25 تۆزێک ئاسان نییە، چونکە 6 ناتوانم بکەمە 9، بەڵام 3 دەتوانم بکەمە 9، کەواتە دەبی بگەڕێن بە دوای ژمارەك، دابەش بکرێ بەسەر 3 بەسەر 9 بەسەر 6. با بچم ئەو پرسیارەی چاکەم لە لایەشکە بچووکترین چەند جارەی هاوبەش ببینمەوە لە مابەینی ئەو 3 ژمارەیە. 3 9 6 3 9 6 دەیان نووسمەوە 3 9 6. هێڵەکی دەچێشم، بە 2 دەست پێ دەکەم یان بە 3، کەیفی خۆمە. 3 2 چونکە ژمارە هەیە دابەشی 2 بکرێ، بە 2 دەست پێ دەکەم. 6 دابەش 2 3، 9 دابەش 2 نابی وەچی خۆی دەنووسمەوە، 3 دابەش 2 نابی وەچی خۆی دەنووسمەوە. ئەو جارەی دابەشی 3 دەکەم. 3 دابەش 3 1، 9 دابەش 3 3، 3 دابەش 3 1. ئەو جارەی دیسان دابەشی 3 دەکەم، لێرە بۆ 1 لێرە بۆ 1 لێرە بۆ 1 تەواو بووم. ئێستا دەچم ئەو ژمارانەی لێرە بەدەستم هات جارانیان دەکەم. 2 جاران 3 6 6 جاران 3 18، واتە 18 بچووکترین چەند جارەی هاوبەشە لە مابەینی ئەو 3 ژمارەیە، واتە ئەمن دەبی هەوڵ بدەم ژێرەکان هەمویان بکەمە 18. دەگەڕێمەوە یەکەم جار 18 دەبی لە مێشکم بی، ئەو 3 بکەمە 18 کوبی کەمە 18 جارانی 6 دەکەم، واتە سەری و خوارێ جارانی 6 دەکەم. 2 جاران 6 12، 3 جاران 6 18. کەرتی ناوەندێ 9 کوب کەمە 18 جارانی دوی دەکەم. 2 جاران 2 4، 9 جاران 2 18. 6 کوب کەمە 18 جارانی 3 دەکەم. 2 جاران 3 6، 6 جاران 3 18. ئێستا بەراورد دەکەم. چ بەراورد دەکەم؟ 4 لەگەڵ 6 لەگەڵ 12 بەراورد دەکەم. 4 لە هەمویان گچکەترە، واتە ئەو کەرتە لە هەمویان بچووکترە. دوایە 6، واتە ئەو کەرتەش تۆزێک لەوی گەورەترە. لە هەمویان گەورەتر ئەو کەرتەیە. پرسیاری 26 پرسیاری 26 سێ ژمارەی کەرت دارم هەیە. یەکەم جار تەماشای
ژمارە تەواوەکان دەکەم هەر سێکیان یەکن ناتوانم بزانم کامە گەورەیە ناچارم بچمە لای کەرتەکان تەمەشا دەکەم لێرە 12 و لێرە 8 و لێرە 4 دەبی بچم دیسان بچووکترین کۆڵکەی هاوبەش ببینمەوە واتە بگەڕێم بە دوای ژمارەك کە دابەش بکرێ بەسەر 8 دابەش بکرێ بەسەر 4 دابەش بکرێ بەسەر 12 بەبێ مانەوە بەبێ ئەوەی هیچ بمینێتەوە 12 نابی چونکە 12 بەسەر 8 دابەش نابی 4 نابی چونکە 4 بەسەر 12 و بەسەر 8 و بەسەر هیچ نابی 16 نابی بەسەر 8 و 4 دەبی بەڵام بەسەر 12 نابی 20 نابی 22 نابی کەواتە با بچم پێی ناوێ ئەوها بنووسمەوە 4 8 و 12 وا بووە بزانم 4 و 8 و 12 بوو 4 و 12 و 8 یان 4 و 8 و 12 کێشە نیە ئێستا دەست پێ دەکەم هەمیشە بە 2 یان بە 3 دەست پێ بکە خوێندکاری ژیر 12کەی با لێرە بنووسم 8کەش با لێرە بنووسم ئەوجا ئێستا دەست پێ بکەم دابەشی 2 بکەم 2 12 دابەش 2 6 8 دابەش 2 4 4 دابەش 2 2 دیسان 2 6 دابەش 2 3 4 دابەش 2 2 2 دابەش 2 1 دیسان 2 ئەو سێ وەکو خۆی دێتە خوارێ ناتوانم بەسەر 2 ئەو 2 دەبیتە 1 ئامانجی منەوەی هەمویان ببنە 1 ئێستا بەسەر 3 ئەو سێ بۆ 1 1 1 ئێستا لێرانە ئەو ژمارانە دەبی هەمووی لێک بدەم جارانی یەکتری بکەم 2 جاران 2 4 4 جاران 2 8 8 جاران 3 24 کەواتە 24 بچووکترین کۆڵکەیە لۆ ئەو سێ ژمارانە چونکە 24 دابەش دەبی بەسەر 4 دابەش دەبی بەسەر 8 دابەش دەبی بەسەر 12 واتە ئەمن لێرە دەبی ئەو ژمارە تەواوەنەوەکو خۆی بنووسمەوە بەڵام کەرتەکان ژێرەکەیان هەمویان بکەمە 24 ئایا ئەو چارە کو دەبیتە 24 ئەگەرە من جارانی شەشم کرد واتە ئەمن دەبی سەرێ و خوارێ ئەو کەرتەی دابەشی جارانی شەشی بکەم یەکەکە وەکو خۆی دەنووسرێتەوە 3 جاران 6 هەژدە 4 جاران 6 24 کەرتەکە ئەو هایلێت کەرتی ناوەندێ 12 کوب بکەمە 24 ئەگەر ئەمن جارانی دووم کرد کەواتە دەبیتە 2 بەسەر 24 چونکە 1 جاران 2 کەرتی لای چەپ کو دەبیتە 24 هەشتەکە ئەگەر ئەمن جارانی سێم کرد واتە 5 جاران 3 15 8 جاران 3 24 ئێستا دەیەم بەراورد دەکەم بەراورد لە مابەینی چ لە مابەینی 18 2 و 15 گچکەترینیان کامەیە بێگومان دووەکەیە واتە ئەو کەرتە کە هاوتایە لەگەڵ ئەو کەرتەی بچووکترین کەرتە ژمارەی کەردارە ئەو جدوایە 15کە واتە ئەوە گەورەترە تۆزەک لە سۆرەکەی ئەو جە لە هەمویان گەورەتر ئەو کەسکەیە ئەوها ڕیزیان کە یەکەم جەر سۆرەکەی بنووسە دوایە زەردەکە دوایە کەسکەکە لێرە خوێندکاری ژیر وابزانم باشتر وایە بێمە کۆتایی ئەوانەیە ئەو پرسیارانەی ماینە لەوانەی داهاتوو شیکاریان بکەم هەتا وانەی داهاتوو هەر بژی و چاوپۆشی بکە لە کەم و کورتیەکان